کاتێک پرۆژەیەک لەسەر بنەمای خزمەتکردنی هەژاران و لێقەوماوان بنیاد دەنرێت دەبێتە پەناگەیەک کە مرۆڤەکانتیدا ئەمانەتێکی پیرۆزن. خاوەن پشکەکانی ئێرە پێش قازانج بە دوای گۆڕینی ژیانی ئەو کەسانە دەگەڕێن کە بێ ئومێد ببوون. پرۆژەی میهرەبانیشێکە لەو پرۆژە جوانانەی کە ئەلحەمدولillah هەمووان دڵمان پێخۆشە کە لە مەسڵحەتی فەقیر و هەژارandایە کە زۆر فەقیر و هەژار پێشتر کە دەچوە خەستەخانەکان دەمرد کەسێک نەبوو کە عیلاجی بکە ئەلحەمدولillah ئەو کێشە نما ئێستا لە دیدگای میهرەبانیەوە مرۆڤ چەقی گردوونە. هەروە بەرهێنانێک لێرە دەکرێت پێش ئەوەی پرۆژەیەکی ئابووری بێت پرۆژەیەکی مرۆڤایەتیە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا. وەڵام میهرەبانی ینی هەر بۆ خۆی بەناوەکەی دیارە میهرەبانی پەخشەکە لە ڕووی چارەسەرەوە لە ڕووی عیلاجکردنەوە لە ڕووی متمانە پێکردن لە ڕووی خزمەتی مرۆڤایەتی ینی مرۆڤەکان بەگشتی ئەوجا ئێمە کە بەشداریمان کردو پشکمان کڕیوە بۆ ئومێدی ئەوەین کە خۆی گەورە لێمان خۆش بێ لێمان ڕازی بێ بەشدار بین لە خزمەتکردنی مرۆڤ. بتمانە لای ئێمە بەرهەمی شەفافێت و ڕازگۆیە لەگەڵ خاوەن پشکەکان. لێرە هەموو داتاکان ڕوون و هیچ شتێک لە هاوبەشەکانمان ناشاردرێتەوە. دەتوانین بڵین تاکە خستەخانەی لە کوردستاندا ئیشەکانیان ئاوا بە شەفافی بکرێت حیساباتیان وردە. من لێرە پشتی ئیسtisماریم هەیە لێرە و ئەو کۆبوونەوە بۆیان ڕوونکردینەوە هەموو داتایەکان بەوردی. میهرەبانی تەنها پرۆژەیەکی سادە نییە بەڵکو وەسەتێکی پیرۆزە بۆ دواڕۆژ. خاوەن پشکەکانمان هێندە دڵنیان لە ڕێڕەوی کارەکان کە دەیانەوێت ئەم خێرە بۆنەوەکانیشیان بمێنێتەوە. وەسیەتم کردی کە لە پاچە خۆم کەس ئەوەی نەبی ئەوە بکاتن تەسەڕفات پێ بکە لە پاچە خۆم خێزانم ئەگەر ئەو پێشەم ڕۆی ئەمن ئەگە هەردووکمان پێکەوە ڕۆیشتین تەواو وەسیەت ئێستاەکەیان نووسرایە تەواو ئەوە ناکرێت دەستکاری ناکرێت ئینشاءالله. ڕێگەی سەرکەوتن هەمیشە پڕە لە تاقیکردنەوە بەڵام کاتێک کارەکە خاوێن بێت تانە و کۆسپەکان تەنها ورەمان بەرزتر دەکەن بۆ خزمەتی زیاتر. ڕۆژێکیان لە شەخلاوە تەلەفۆنیان بۆ کردم خزمەکمان نەخۆش بوو تۆزەکە ئیهمالیش بوو خۆی ئیهمال کرد بوو تووشی نەخۆشیێکی فتقی ببوو. ئەمیش خەمم لێ خوارد بەڕاستی زانیم شەکەی تۆزەک زەروریە خەمیش لە خۆ ناخوا کەس نەبوو خەمی لێ بخوا. تەلەفۆنم بۆ کردن گوتم بیهین ناولێرێ وەڵا گوتیان چی لێ بکەین گوتم وەڵاهی ئەی بەمەکن دکتۆر دەلێرچینەی ئەی بەمە میهرەبانی لەوێن دەرێکا عیلاجەکە. پێشانی کاک دکتۆرمدا فەوستاتەکانی هەمووی لە بۆکردن بەلاش لەسەر زەکاتی لە سەورەقای نووسی لێرانە لە مختبەری شتە هەموو شتەکانیان لۆ کرد. ئەلحەمدولillah کە عەمەلیاتەکان لۆ کرد لەناو عەمەلیاتەکەی عەمەلیاتێشکەشی لۆ دروست ببوو. گفتەکە زۆر گەورە بوو عملیاتەکە زۆر بە سەرکەوتوی لۆ کرا. ئەوزە پاش هەنجینێکە سبحان الله ئینسانێکی هەند پاک بوو ئینسانێکی هەندر گەورە بوو ئینسانێکی زۆر ینی متەوازی بوو ئەو زۆر فەقیر و هەژاریش بوو ئینسانێکی زۆر پاک بوو. خەونەکی دی بوو پێغەمبەری دەخەونێ دیت بوو بە ستافی ئێران و بە دکتۆر و ئەو شتانە بەڕاستی ینی مژدە دەربوو شتێکی زۆر زۆر خۆش بوو. الحەمدولillah ئینشاءالله ئینسان کە لێرانە ئیشەکانی کردیا بەشی پشتی هە پشکەکانی خێرخوازی هە کەس لێ پەشێمان نەبی بە خوددا ئەوەن بەکارێک دێت لە دوا ڕۆژی. گەورەترین متمانە ئەوەیە کە لە مەیدانی کاردا بە کردداری دەردەکەوێت کاتێک خاوەن پشکێک دێت تا پشکەکەی بکێشێتەوە بەڵام میهرەبانیەک دەبینێت کە هەموو هاوکێشەکان دەگۆڕێت. من وەکو خاوەن پشکەک چەند پشکێکم کڕیوە لێرە ڕاستی بێت بوویستم بێم پارەکە وەرگرمەوە کچەکەم نەشتەرگەری کرابوو دەرزەکچی خۆشم کردین بووم چوومە خەستەخانەی ئەهلی سەرڕێگای کۆی ناوەکەی نارێم لە کاتێکدا دەرزەکەی خۆم بوو فقط دەرزەکەیان لێدا وتیان دەکاتە 7,000 دوای بیرم کردەوە وتم پێویستم بە پارەی بچمە میهرەبانی پشکەکەی وەرگرمەوە با بچم هەلیێش دەرزەکەی لێ بتم کە هاتم دەرزەکانی دەوتم چەندەکە وتیان هیچ ناکە کە ئەو مووقفم دیت ئەگەر چی پێویستیشم بە پارە بوو بڕیاری ئەوەمدا پشکەکان یعنی وەرنەگرمەوە لە کاتێکدا خۆشم یعنی نەناسان کە من خاوەن پشکەم وتم دەرزەکە ئی خۆتە و ئەرکەچی سەرشانی خۆمانە هیچ پێویست بە هیچ ناکە. میهرەبانی چیرۆکی متمانەیەکە کە کۆتایی نایەت لێرە سەرمایەکەت نەک تەنها گەشە دەکات بەڵکو دەبێتە سێبەرێک بۆ ڕۆژی دوایی. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی پشکێک لە خێر و بەرهێنانێک بۆ دوا ڕۆژ.